شۆڕشی مەلا سەلیمی خێزانی شۆڕشێکی مهمە، ڕاپەڕینێکی گەورەیە. یەکەم شۆڕشی نەقشبەندیەکانە بە شێوەیەکی گشتی بە سەرۆکاتی مەلا سەلیم خۆی، شێخ شەهابەدین، شێخ سەید عەلی، کە ئەمە سێ ڕەمزی گەورەی ئەم شۆڕش و ڕاپەڕینەن. لە خیزانەوە دەرچوو، ویلایەتی بەدلیسی هەمووی گرتەوە، کەمێکی مابوو کە خودی بەدلیس بە تەواوی کۆنتترۆل بکرە و ویلایەتەکە بە تەواوی بکەوێتە بەردەستی شۆڕشگەڕانی کوردی. جێی پشتیوانی هەموو کورد بوو لە باکوور و لە باشووریش، تەنانەت ئەوانەی کە لە سلەیمانیش بوون یان لە ویلایەتی مووسڵ کە ئەو سەردەمە هێشتا هەروای پێ ئەوترا، هەمویان پشتیوانی ئەو ڕاپەڕینەی مەلا سەلیمی خێزانی بوون. هەموو نەقشبەندیەکان و زانایان لە سەراسەری کوردستانە بە شێوەیەکی گشتی پشتگیریەکی تەواویان لێ کردبوو، چونکە ئەوەلەن قیادەکان ناسرااو بوون، پەیامی شۆڕشەکە دیار بوو، بەرنامەکەی دیار بوو، ئاڵاکەی دیار بوو، هیوا و ئاوات و مەبەستەکانی ئاشکرا و ڕوون و دیار بوو. ئومێدێکیشی پێوە بەسترابەوە کە ئەو زوڵم و ستەمەی کە باڵی کێشاوە بەسەر کوردستانە لانی کەم مەلا سەلیمی خێزانی بتوانێت تەخفیفی کە ئەگەر نەشتوانێ هەموو شتێکی لادا، کە ئەو کاتە هەموو ئومێدێکیش لەسەر ئەوە بووکە بە تەواوی لای بدا. هۆکارەکانی زاتی و هی کورد و کوردستان، هەروەها هەرێمی، هی دەوروبەریان، هەروەها نێودەوڵەتی، هەمویان کاریگەریان لەسەر شۆڕشەکە هەبوو. چلەوەی کە هەندێکی یارمەتی دەربن بۆ پێشبردننی شۆڕش و ڕاپەڕینەکە، هەندێکی تریان لە لەباربردننی شۆڕشەکە کاریگەری بوون، هەروەکو ئەو هۆکارە نێودەوڵەتیانەی کە بەدەنگ ڕاپەڕینەکەەوە نەهاتن. بەڵام بە هەر حاڵ با من جارە ئێستا بێمە سەر یەکێک لە شاملترین گشتگیرترین دۆکومنتێکە لە بەردەستمایە، وەسیقەیە کە وردەکاریەکانی شێوەی گرتن و ڕاپەڕین و شۆڕشەکە باسەکە، کە بریتیە لە وەسیقەیەکی وەزارەتی خارجی بەریتانی کە ئازاد کراوە. ئێستا تەوان خەڵک عادەتەن بۆی هەیە توانێت بڕوا تەماشای کاتەوە. ژمارەکەی FOە، FO مختصری وەزارەتی خارجی بەریتانیا، FO ژمارە 195 خەتمائل 2458 ڕقم 8 لە بەتلیس نووسراوە لە 16 نیسانی 1940، 6 لاپەڕەیە کە ئیان سمیث نووسیوێتی جێگری قونسولی بەریتانی لە بەدلیس کە بۆ سەفیری بەریتانیای نووسیوە لە ئەستەمبول. ئەم پیاوە بەم شێوەیە دەست پێکات. تەمان احتیمالە لە کاتی قسەکردنەکەمە وشە کوردیەکان تۆزێک ڕەکیک بن، تۆزێک لاواز بن، لەبەرەوەی مباشرەتەن هەوڵەدەم کە تەرجمەی بکەم بیکەمە کوردی. دوایەوەی نامەکەی نووسیوە بە ناوی بەڕێز سێر لویس مالیت، سەفیری حکوومەتی بەریتانیا لە ئەستەمبول. لەبەر ڕۆشنایی تعلیماتی بەڕێستانە گەیشتمە بەدلیس لە 11 نیسانە، تەمان ساڵی 1940 باسەکە، باسی نیسانە. شۆڕشەکەش لەو فترایە هەمووی پێویستە ئاگدار بین. ئەوەندە بیرتانە خەمە لە 3 نیسان دەست پێەکە. ئەم 8 ڕۆژ دوای ئەوە گەیشتۆتە بەدلیس و تەفسیلێکی نووسیوە ئەوێ خەبەر بداتەوە بە حکوومەتەکەی خۆی. تەمانە کاتە قونسوڵەکانیش بە پێ ئەڕۆیشتن، ئەو ئەجیزانە ئەوەندە نەبوو، خەتی جاسوسی و شەبکاتی تریشان خاستن لە ناو مسلمانانە ئەوەندە زۆر نەبوو. ئەڵێ هەر لە سەرەتاوە حەزەکەم جەخت لەو زانیاریانە بکەمەوە کە پێشتر لە تەقریری ژمارە 7مان ناردبووم کە والی دابوویمێ، جەخت لەسەرەوە کەمەوە کە تا ڕادەیەکی زۆر زانیاریەکانی ڕاستن. مەلا سەلیم ماوەی چەندین مانگە کوردەکان هانەدا لە ناوچەکانی ناحی و خێزان و قارچغان بۆ ئەوەی کە یاخی بن لە حکوومەت و شۆڕشێک ساز بکەن دژی حکوومەت. مەلا سەلیم خەڵکانێکی باشی بەردەستکەوتن و چەند شێخێکی تەریقەش وەکو شێخ شەهابەدین و یەکێک لە کوڕەکانی سەید عەلی و ئەوانەی تریش هەموو ئیستیجابەیان بۆی هەبوو کە ئەم دوو کەسەی ناوم بردوون لە گەورەترین و کاریگەرترین شەخصیاتی کوردین لە ناوچەکە. چونکە شێخ شەهابەدین یەکێکە لە کوڕەکانی شێخ جەلالەدینی خیزان و سەید عەلیش برازایەتی، هەردووچیان کاریگەرن و ڕۆڵێکی بەردەوامە بینن. ئەگەرچی کوڕەکەی سەید عەلی جاری وهەیە ڕۆڵی مزدەوەجە بینێ لەگەڵ حکوومەتی شائەبێ بە دزیەوە، یعنی حکوومەتی تورکی مەبەستی، و هەروەها لەگەڵ کوردەکانی شائەبێ ڕەنگە هەندێک زانیاریش کە دەست حکومە دەکەوێت لە ڕێگای ئەمەوە دەستی بکەوێت. ئەمە تەمان گومانێکە کە ئەم دروستێکا لێرە و احتیمالێکیش دانێ.
بەپێ ئەو زانیاریانەی کە ئێمە دەستمان کەوتون ئامادەکردنی شۆڕش و ڕاپەڕینێک دەمێکە خصوصەن لە لای مەلاسەلیم و جموجوڵەکانی هەوڵی بۆ داوە بۆ ئەوەی دژی حکومت ڕاپەڕێ ئەم ئامادە باشیە پەڕیوەتەوە لە خیزان بۆ ناوچەکانی تری دەوروبەری بەڵام نازانم دەسەڵاتدارانی حکوومەت هەستیان بە دژواری ئەم هەڵوێستە نەکرد هەتاوەکو مانگی سێ ڕابردوو ئەو کاتە مەزهەربێک کە والی بوو فەرمانێکی دەرکرد بۆ قەرەسووی قایمقامی خیزان کە مەلاسەلیم بگرێ و فعلەن چل چەکداری حکومت ڕۆیشتن و مەلاسەلیمیان گرت و هێنایان لە ڕێگایانە 200 چەکداری کوردی هجومیان کردە سەر چل چەکدارەکە و مەلاسەلیمیان لێساندنەوە و توانیان ئازادی بکەن و لەگەڵ خۆیان بیبنەوە ئەم حادیسەیە دوای چەند ڕۆژێک وای کرد کە شێخ شەهابەددین یاداشتنامەیەک بداتە والی داوای ئەوەی لێ کردووە بە زەقی و ئاشکرایی ئەڵێ ئێوە پێویستە لەسەرتان چەسپاندنی یاساکانی شەریعەتی ئیسلام بجێڕنەوە بۆ کوردستان ئەو مۆزەفە فاسیدانەی تورکیش دەرکەن کە لە ناوچەکە هەن چونکە بەڕاستی حکومەکەیان گەیشتۆتە ڕادەیەک کە ئێستا تحمل ناکرێت جگەلەوەی کە کافریشن طبعا عیبارەتەکان هەمووی هەر لە وەسیقەکەی وەزارەتی خارجی بەریتانیەوە نەقلەکەمەوە هەروەها لەبەرەوەی ئەوان بەڕاستی ئەوەندەیان زەریبە خستۆتە سەر خەڵکی کە خەڵکی تەحملی ناکەن و پێیان نادرێ ئەمە ژوای کردووە کە بەڕاستی مجاهیدەکان تحملی ئەو واقعانەکەن و حتمەن هێرشێکی بەرفراوان وەک زەحف دێنە سەر بەتلیس و ئەو کاتە بەڕاستی ئەو فەرمانبەرانە بگرن ئەیان گورن پێستیانەکەنن پێستەکانیان پڕەکەنەوە لە کا ئەینێرنەوە بۆ دەسەڵاتدارانی تورک ئەمە دەقی نامەکەی شێخ شەهابەددینە کە نووسیوەتی بۆ مەزهەربێک بۆ والی ئەڵێ دوایەوەی والی ئەم ئیان سمیثەڵێ دوایەوەی والی ئەم نامەیەی وەرگرت کە ئەو ئینزارەی تیا بوو چەند هەنگاوێکی نا خێرا کۆمەڵێک بروسکەی کرد بۆ ئەم لاولات چونکە خۆی ئەو قووەتەی کە لە لای بوون ئایدی بەتالیۆنی 101 بوون کافی نەبوو بۆ ئەوی بتوانێت بەری شۆڕژگێڕانی کورد بگرێ بۆیە والی مەجبور بوو کۆمەڵێک نامە و بروسکەی نرد بۆ موش وان ئەرز ڕووم بۆ ئەوەی کە قوواتی بۆ بنێرن و لە هەمان کاتیشە وەفدێکی پیاو ماقوڵانی نرد بۆ خیزان بۆ ئەوەی تەنگشەکە بە ڕێگایەکی دیبلۆماسیانە لەگەڵ مجاهیدە کوردەکانە حەلکەن تاکو بتوانێت وا دیارە سوود لە زەمانێک وەربگرێ پێش ئەوەی بۆی ئەوانیش مەشغوڵ کە هەتاکو هێزی لە موش وان و ئەرز ڕوومەوە پێ ئەگا و ئەمەشی دیارە بۆ چووە سەر لە 24 ئازارە 24 مانگی ئازار یعنی 9 ڕۆژ 10 ڕۆژ پێشەوەی شۆڕشەکە دەست پێ بکە لە 24 ئازارە مەزهەربێگیان لابرد لە شوێنی ئەو عەبدولخالق بێگ کرا بە والی کە پێشتر متەسەڕیفی شاری سەعرەت بوو ئەو ئەی برد بەڕێوە لەوێ زیاتر شارەزای جموجوڵی کوردەکان و ئەوانە هەمووی بوو پێش 4 ڕۆژیش بوو هاتە بۆ ناوچەکەوە گەیشتە ئەوێ کۆمەڵێک هێزی هێنابوو لەگەڵ خۆی 4 کەتیبەی عسکەری لەگەڵ خۆی هێنایە بەدلیس و بە هێستری کرد و بڕواشی وابوو کە پێویستە دژی شۆڕژگێڕانی کورد بە قووەت بجوڵێنینەوە بەرامبەر کە ئەو کاتە شۆڕژگێڕانی کورد 2 سەعات ڕێ بە پێ لە خودی بەدلیسەوە دوور بوون لە ئیتیجاهی بەری باشووری بەدلیس بەدلیس و بەتلیس هەردووچی هەر ئەوترێ چونکە تورکەکان عادەتەن دالەکەن بە تێوەکو بە ئومێ دەڵێن ئومێت یانە نووسن محەممەد بە تێ ئەینووسنەوە تەمان لە کۆنیشەوە هەر ئاوا بوون و بەدلیس و بەتلیس هەردووچانر بەکار هاتون دوایی ئەڵێ لە نیسانە هێرش دەستی پێکرد بۆ سەر قووەتی حکومەت زۆر زەحمەت بوو خۆی بگرێ چونکە لەو سەردەمەشە سەرەتای نیسان بوو ڕەهێڵەیەکی بەفر هەبوو کوردەکان زیاتر ڕاهاتبوون لەگەڵ ئەو کەش و بارودۆ خەزستانیە بۆیە حکومەت مەجبور بوو زیاتر بێتەوە ناو سەربازگاکانی ناو بەتلیسی کوردەکان زیاتر هاتنە پێشەوە هاتن گردەکانی دەوروبەری شاریان گرت کەمێکی پێچ و هاتنە ناو گەڕەکەکانی ئەترافی شاریش لە ڕۆژی دووەمی نیسانە نزیکی 3000 کورد دەوروبەری بەتلیسیان هەموو تەنی لە هەموو لایەکەوە گرتیان و لە گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی شارەوە هاتنە ژوورەوە ئێمە لە گەڕەکی ئەرمەنیەکان بووین شۆڕژگێڕانی کورد هاتنە ناو گەڕەکی ئەرمەنیەکان و
هیچ شتێکیان بەرامبەر ئەرمەن نەکرد. گەڕەکی ئەرمەنیەکان هێدی بوو هەروەکو گەڕەکی کوردەکان کە هێدی بوون، چونکە مەلا سەلیم پێشتر پەیمانی لەگەڵ ڕئیسی ڕۆحی تایفەی ئەرمەنیەکانە لە بەتلیس بەستبوو کە ئەوان بێخەم بن، چونکە مەلا سەلیم و شۆڕشەکەی و شۆڕشگێڕانی هێرش دێننە سەر حکومەت نەک ئەرمەن و عیلاقەیان پێوەی نییە. دەرکەوتنی شۆڕشگێڕانی کوردی لە پڕێکا و بەو ژمارە زۆریە لە ناو بەدلیسە وای کرد کە دەسەڵاتدارانی حکومەت پەلوپۆیان بشکێ. مدیری پۆلیس خۆی هەڵات ڕای کرد، هەندێکی تریشیان مەجبور بوون پەنابەر نەبەر قونسولگەریەکان کە لەوێ بوون. شۆڕشگێڕان ئەو کاتە کە نزیک بوون بەرامبەرەکەیان 70 بۆ 80 پۆلیس و جەندەرمە مابوون هی حکومەت کە ئەوانیش هەر کورد بوون. لەبەرەوە نەقایم نەوالی و نە مدیری پۆلیسش متمانەی لەسەر ئەوان نەبوو، بۆیە دە پۆلیس لەوانەی کە غەیرە کورد بوون لە ترس و بیمێکی زۆرا بوون خۆیان کرد بە قونسولگەریەکەی ئێمەدا و چەکەکانیان تەسلیم کرد و فەڕاشە ئەرمەنیەکەشمان داڵدەی دان و وتی وەرنەژوورەوە. دوای کەمێک کە لەگەڵ قونسوڵا قسەیان کرد داوایان کرد کە بنێرێن بۆ مەرکەزی مەسیحیەوانی ئەمریکی کە لەوێ بوون، بەڵام ئێمە نەمانتوانی بیان بین. بەڵام دوایی قسەمان لەگەڵ والی کرد، پێمان وتن کە ئێمەش لە حاڵەتێکی زۆر حەریجین ناتوانین ئیتیسال بکەین بە شوێنانی تری خۆمانەوە. بەڵام بە هەر حاڵ لەبەرەوەی ئەوان ئەترسان هەروەها مەسیحیەوانە ئەمریکایەکانیش نەیانوێرا داڵدەیان بدەن، چونکە زانیان کە ئەو 70 پۆلیسەی کە لە ناو دائیرەی حکوومەتا مابوونەوە یا هەندێکیان چوو بوونە لای شۆڕشگێڕەکان هەر کورد بوون و هەمان دینی کوردەکانیشیان هەبوو. بە هەر حاڵ ئەڵێ ئەو سەردەما ئەو 5 فەسیلە پیادەی کە لە شارە هەبوون 4 ڕەشاشیان هەبوو لەگەڵ 2 تۆپی شاخ، بە هەمووشیان 900 کەس بوون بە جەندرمە و سەربازەکانی حکوومەت هەر هەمووی. لەبەرەوە ئەوان نەیانتوانی بەتایبەتی کە کوردەکان زۆر زوو توانیان بێنە سەر بینابەرزەکان و شوێنی حکوومەتیەکان بگرن و جگەلەوەی کە عومقێکی گەورە بوو دەرەوەی شاریان هەموو تەنی بوو، گردەکانیشان هەموو کردبوو بە قوتەی خۆیان و شوێنی حراسەتی خۆیان. لە سەعات 6 فەجرە 6 بەیانیە کاتێک مانزانی کە خەڵکێکی زۆر هاتن بە بەرچاومانە تێپەڕ بوون، بەڵام کوردەکان وا دیار بوو 300 کەسیان چەکدار بوون، ئەوانی تر تەور و داس و چەقۆ و شمشێر و شتیوایان پێبوو، چونکە ئەوان ئەمەلیان وابوو کە هێرش دێننە سەر بارودخانەکەی شار و خۆیان چەکدارەکەن بەو چەکانەی کە لەوێ دەستیانەکەوێ. خەڵکێکی شار هاتنە ریزی شۆڕشگێڕانەوە، هەروەکو کە مەلا سەلیم تەوەقوعیە کرد، بەڵام هەموو شار ئیستیجابەی نەبوو. زۆرینەی شار بە تایبەتی گەڕەکەکانی ناوەڕاست و ڕۆژ ئاوای شار وەکو چاودێرێک مراقەبەی ڕووداوەکانیانە کرد، بزانن ئایا شەڕەکە بەلای چێدا ئەشکێتەوە، چێزاڵە بێ هەتاکو و پاڵ بدەن بەلای ئەوەوە. بەڵام ڕەشاشەکانی حکومەت کارتێکردنێکی زۆریان هەبوو، 4 ڕەشاش بوون لە 4 شوێنی جیاواز بوون، دەورێکی گەوریان بینی لەوەی کە کوردەکان نەتوانن نزیک ئەو ناوچانە بکەونەوە کە ئەو ڕەشاشانەی لێبێ. بۆیە ئەو ڕۆژەش هەر بەو شێوەیە ڕۆی، بەڵام کوردەکان سەرکەوتنێکی زۆر گەوریان بەدەست نهێنا. هەرچەندە حاڵی حکومت زۆر شڕ بوو، خەڵک بەزەیی پیانە هاتۆ، هێزەکە تەدریبی تەواوی پێ نەکرا بوو، تەقەیان زۆر جار عەشوائیە کرد هەر بۆی خەڵک لیان نزیک نەبکەوێتەوە. بەڵام لە هەمان کاتیشا شۆڕشگێڕەکانیش زۆر منەظەم نەبوون، یان هیچ جۆرە چەکێکی وایان بەدەستەوە نەبوو بتوانن نزیک مەدای ئەو ڕەشاشانە بکەونەوە. گەیشتینە ئێوارە نزیکی سەعات 5 کاتێک مانزانی مەلا سەلیم وا دیار بوو کە هەستی بەوە کرد ناتوانێت شار بگرێ، ئەو ئیندیفاع و پاڵنەرە بەهێزەی کە لە شۆڕشگەڕەکانیا هەبوو سارد بۆ نەیانتوانی تەسەوری کرد کە ئیتر ئەبێ بکشێنەوە دواوە، کە کشانەوە دواوە خۆی چووە قونسولگەری بەریتانی و داوای کرد کە حیمایە بکرێ. بەڵام قونسولگەری بەریتانی هەواڵی دایە کە ناتوانێت حیمایەی بداتێ، یعنی ئەم کابراش طبعاً هەر خۆی یەکێکە لەوانەی کە نێراوە بۆ ئەم تحقیقاتەی کە ئەیکا، بەڵام بەم شێوەیە باسی قونسولگەرەکەی خۆشیان ئەجێڕێتەوە. ئەڵێ دوایی مەلا سەلیم ڕۆژ بۆ قونسولگەری ڕووسی و ئەوان حیمایەیان دایە، پاراستیان کردیانە ژوورەوە. هەروەها
ئەو شۆڕشە وردەوردە بەرەو کزی ڕۆیشت بەرەو ئەوەی کە هەندێک لە شۆڕشگەڕەکان ئیتر ئەکشانەوە دواوە بەم شێوەیە شۆڕشەکە سەری نەگرت و بەچوونی مەلاسەلیم بۆ قونسولگەری رووسی تا ڕادەیەکی زۆر ئیشەکەی لە دەستا وەستا. ئەگەر تەماشای ئەو عیتادانە بکەین هەروە ئەو چەکانە هەروەها ئەو مدەتە زەمەنیە کە شەڕەکەی تیا بەردەوام بوو کە 2 ڕۆژی خایاند خەسارەتی حکومت زۆر نەبوو. 8 کوژرا و 16 بریندار بوو بەرامبەریش لە کوردەکان 6 کەس بەرکەوتە بوو بەڵام کەس نەی ئەزانی کوژراوی کوردەکان چەندە چونکە ئەوان لەگەڵ کوژرا و برینداری هەر یەکێکیانە زوو ئەیانتوانی ڕای فرێنن نەهێڵن لە شارە بمێنێتەوە چونکە بە کۆمەڵ ئەیان بردەوە دەرەوەی شار بەرەو گردەکانی پشتەوە. بەم شێوەیە بەڵام ماوەیەکی کەمی برد هێزێکی فرقەی 34 بە قیادەی ئیحسان پاشا بە 4 مەدفەعەوە لەگەڵ 8 ڕەشاشی تر گەیشت نەهانای حکومت هێزی حکومت و توانیان زیاتر بەرامبەر بە کوردەکان ببنەوە ئەمجارە کوردەکان لە گردەکانی دەوری بەتلیسیش بشکێنن و ڕەدویان کەون بچنە دەیەکانیانەوە زۆر دەیان وێران کرد زۆر وەحشیانە لێیاندان هەروەها ئەوەندەی کە ئەوان بۆیان دەرچوو بردیانەوەین ئەوان نەیانتوانی سەربازانی تورکیا لەگەڵ خۆیان هێنایە. لە 14 نیسانە هێزە حکومەتەکە دیسان هاتەوە بۆ بەتلیس جگە لە هێزی شار هێزی وانیش هاتبووە پاڵیان قووەتێکی باشیان بۆ دروست بوو بەڵام 8 بۆ 10 دیلیشیان لە کوردەکان گرتبوو. یەکێک لەوانە سەید عەلی و کوڕەکەی بوو هەرچەندە ئەو خۆی بەشداری شەڕەکەی بەو شێوەیە نەکرده بوو بەڵام دیار بوو ئەویش هەر گیرا بوو. بەڵام شێخ شەهابەتین دەرچوو بوو کە بەرەو نزیکی ئێران کەوتبووە ڕێ جگەلەوەی کە مەلاسەلیمیش طبعاً لە قونسولگەری رووسیا بوو. باس لەوە ئەکاتەوە ئەنجاڵێ مەسئولە حکومیەکان و عسکەریەکان لەناو خۆیانە باسی ئەوانە کرد کە قیادە کوردیەکان تاوانبارن پێویستە بگیرن و ئیعدام بکرن بەڵام ڕەش و ڕووتی خەڵکەکە هیچیان دەسەڵات نییە بۆیە نامانەوێت بیان دەین بە دادگا بەڵام پێ ئەچوو ئەم قسانە بۆ هێدیکردنەوەی واقعەکەیان بوو. یعنی بۆ ئەوە بوو کە زیاتر کوردەکان نەڕۆن لەگەڵ سەرۆکەکانی خۆیانە دیسان شۆڕش بەردەوام نەبێت.